بپاڕێنەوە و بناڵێنەوە لەخوا بەڵکو خوای پەروەردگار ڕەحمان پێ بکا و بارانی ڕەحمەتمان بۆ ببارێنێ بەزەی بە بێزمانەکان و مناڵەکان و پیرە پشتەماوەکانە بێت. بەڕێزان نوێژی باران دوور کاتەوە بوو نوێژی جەژن لە پێشەوە نوێژەکەکەین، دوای نوێژەکە وتار پێشکەشەکەین و دوعاکەین لە ناوی وتارەکە بە ئومێدەی کەوا دوعای مسلمانێک و بێگوناهێک گیرا ببێ و ئاواتی هەموو لایەکمان بێتە دی. دوور کات نوێژی سونەتی داوای باران سەڵات الاستسقا دەکەم بۆ خوا بە جەماعەت. الله ئەکبەر لە دڵی خۆتە ئەوە بڵێ باشە ئینشاءڵڵا خوای گەورە ئاگای لە دڵەکانمانە بۆچی هاتوین بۆ ئێرە و خەریکی چین. دوایەوەی نوێژمان دابەست اینجا 7 جار الله ئەکبەر ئەکەین لە ڕکاتی یەکەمە. دوای ئەوە ئەچین بە ڕکوعا و فاتحا خوێنین و سورەتێ خوێنین، ئەچین بە ڕکوعا هەڵەسینەوە ئەچین بە سوجدەیە هەڵساینەوە بۆ ڕکاتی دووهەم 5 جار الله ئەکبەر ئەکەین، فاتحا خوێنین و سورەتێکی ترە خوێنین، دوای ئەوە ڕکوع و سجود و ئینجا دوای ئەوە تەحیاتە خوێنین و سڵاو ئەدەینەوە و وتارەکە دەست پێەکە هەر ئەوەنەیە. ئەگەر مامەستایان فەرمویان کەمێک ئیتیجای قیبلە ئەگەر مەیلی کوڕەی باڵام بۆ بکەن، لوتی باڵام بۆ هەموو ئەیبینن لوتە تیژەکە محاولە بکەن ئەوانەی کە زۆر ڕوتان کردوێتە خوارۆ مەیلی ئەوێ بکەن ئینشاءڵڵا خوای گەورە لە گوناهمان خۆش بێ. فەرموون هەڵسن با نوێژەکەمان بکەین. باشه ما متأكد نعم سايبينك زاد خدمك صلى على نبي الناس اما تعزبت اسم النبي بهاي بدست بعيبا بدست بعيبا بو هي ما يجي مكابرة انا بدست كده بدست راسه والله اي كم قربان اقام لي الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الله أكبر 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 كبيرا والحمد لله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا
والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى. الله أكبر. سمع الله لمن حمده. ربنا لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما وملء ما شئت من شيء بعد. أحق ما قال العبد وكلنا لك عبد. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم. هل أتاك حديث الغاشية وجوه يومئذ خاشعة عاملة ناصبة تصلى نارا حامية تسقى من عين آنية ليس لهم طعام إلا من ضريع لا يسمن ولا يغني من جوع وجوه يومئذ ناعمة لسعيها راضية في جنة عالية لا تسمع فيها لاغية فيها عين جارية فيها سرر مرفوعة وأكواب موضوعة ونمارق مصفوفة وزرابي مبثوثة أفلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت فذكر إنما أنت مذكر لست عليهم بمسيطر إلا من تولى وكفر فيعذبه الله العذاب الأكبر إن إلينا إيابهم ثم إن علينا حسابهم. الله أكبر. سمع الله لمن حمده. اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت نستغفرك ونتوب إليك نستغفرك اللهم ونتوب إليك نستغفرك اللهم ونتوب إليك وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. الله أكبر. الله أكبر. الله أكبر.
الله أكبر. السلام عليكم ورحمة الله. نستغفر الله نستغفر الله نستغفر الله نستغفر الله نستغفر الله العظيم ونتوب إليه. اللهم أنت السلام ومنك السلام، تبارك يا ذا الجلال والإكرام. اللهم إنا على ذكرك وشكرك وحسن عبادتك. اللهم آت أنفسنا تقواها وزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. الحمد لله رب العالمين، نحمده ونستعينه ونستهديه ونستغفره. نعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن حبيبنا وشفيعنا محمدا عبده ورسوله. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم، وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أستغفر الله أستغفر الله أستغفر الله أستغفر الله نستغفر الله نستغفر الله نستغفر الله نستغفر الله نستغفر الله نستغفر الله العظيم ونتوب إليه. اللهم اغفر لنا إنك كنت غفارا، فأرسل السماء علينا مدرارا، فاجعل لنا جنات واجعل لنا أنهارا. اتقوا الله عباد الله، توبوا إلى الله. مسلمانان صلاوی خواتان لێبێت. خوای پەروەردگار بە لوتف و میهرەبانی خۆت، بە عەزەمەت و لێبوردەیی خۆت خوایە بەزەید بێتەوە بە سەزمان و بێگوناه و مناڵ و پیرە پشتەماوەکان ئەوانەی ڕکوع و سجود بۆ تۆ ئەبەن یا ڕەب العالەمین. بەزەید بێتەوە پیامانە خوایە گیان، بەرەکاتی ئاسمان و ئەرزمان بۆ بەربەیتەوە، ئاسمانمان بۆ بەربەیتەوە یا ڕەبی. ڕەحم و میهرەبانی خۆ بخەیتە کار خوایە گیان. عەبدی گوناهباری تۆین، خەڵکانێکین دەستمان بۆنی تاوانی لێیە، چاومان بۆنی نەزەری لێیە، گوێمان بۆنی غەیبەتی لێیە، دڵمان بۆنی ڕیا و شرکی لێیە. خوایە داوات لێ یەکەم بە تاوان و هەڵە و هەڵەشەی خۆمان لەگەڵمان نەکەی. ڕەحم و میهرەبانی خۆت کە ئەرز و ئاسمانەکان و هەموو کەونی داپۆشیوە، بەو ڕەحمە فراوانەی خۆت ڕەحم بە ئێمەشکەی، بەم بەندانەی خۆت بەم خەڵکەی کەوا هاتوون لە ڕۆژی جومعە لە کاتێکی پێش عەسرا بەدەستی بەدەست نوێژەوە ڕوو بە قیبلەکەی تۆ. ئاوات و هیوامان ئەوەیە ڕەحمی تۆ بجوڵێ یا ڕەب العالەمین. بەرەکەتی ئاسمانمان بۆ بەربەیتەوە، خێری زەویمان بۆ دەربێنی یا ڕەب العالەمین. مسلمانەکان دیارە هەمووتان نەزانن هۆی گرتنەوەی ئاسمان و باران لە لای ئێمەی مسلمان ئەسبابی هەیە، هەندێکی ئیمتیحان و ئیبتیلایە. خوا ئیمتیحانمانەکە بزانێ ئایا ئەگەر باران نەبارێ ئێمە تووشی غەڵەت نابین، ئێمە قسەی سەقەت ناکەین، ئێمە ناشکوری ناکەین. ئەمە بۆ ئیبتیلایە. دووهەم گرتنەوەی ئاسمان ئەسبابی هەیە. یەکێک لە گەورەترین ئەسبابەکانی نەبارینی باران بریتیە لە دەرنەکردنی زەکات، لە نەدانی زەکات، یا زەکات بە ڕێک و پێکی نەدان، یا زەکاتیش ئەدەی نایدەی بە خەڵکی مستەحەق، نایدەی بە خەڵکێکەوە خۆی خوا بۆی داناوە و پێی ئەشێ.
بە دەوروبەری خۆتە ئەیدەی بە کەسانێک لەوانەیە مستحقی ئەو زەکاتە نەبن. دووهەم سەبەبی نەبارینی باران زۆری گوناحە، زۆری تاوانە، سەرکردنە گوناحە بە هەموو جۆرێ، بە ئاشکرا و بەنهێنی. خۆشمان ئەزانین، چاک ئاگامان لێیە ئەمڕۆ چۆن بانگەشە بۆ دوژمنایەتی خوا کرێ، بۆ دینی خوا، بۆ ڕووخاندنی پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بانگەشە کرێ بۆ بەرەڵایی، بۆ بەدڕەوشتی، بۆ ئەوەی کەوا قیەمی ئینسانیە هەوڵی بۆ ئەدرێ نەمێنێ. بەرامبەر بەوە ژیانێک دوو لە ڕووی ئێوە ڕێزم هەیە وەکو ئاژەڵانێک ئاوا معاملە نێر لەگەڵ مێ و مێ لەگەڵ نێر و نێر لەگەڵ نێر و مێ لەگەڵ مێ دیکەن. بانگەشەی بۆ کرێ. زلهێزەکانی دنیایش پشتگیری ئەو شزوز و ئەو نامۆیە دەکەن کەوا لە لای خۆیان قڕخێنەیان داوە و تێریان خواردووە، دەستیان لە بنی هەمانەکەوە دەرچووە. ئەیانەوێ ئەم گەلە مسلمانەش ئەم میلەتە پاکداوێن و بە ئەدەبەی ئومەتی پێغەمبەری خوا و هەموو سەحابە و ئەولیا و عولەما ئێمەش لە خشتە بەرن و بەڕێگەکەی خۆیان هەبمان بن. کەواتە گوناح، کردنی گوناح، ئاشکراکردنی گوناح سەبەبی دووەمە دوای زەکات نەدان. سێهەم حکم نەکردن بە دینی خوا، حکم نەکردن بە شەریعەتی خوا، تعتیلکردنی بەرنامەی خوا، پشتگیریکردنی لەلایەن میلەتەوە، چەپڵە بۆ لێدانی، مەحەبەتی قەلبت، مەحەبەتی دڵ و زمانت بۆ ئەو زاڵمەی کەوا ئەوێ حکمی خوا نەمێنێ. ئەوەش سەبەبێکی ترە بۆ ئەوەی خوا بەری ئاسمان لێ بگرێتەوە و بڵێ ئادەی بزانم دەوڵەمەنەکانتان، ڕئیسەکانتان، وەزیر و مشیرەکانتان بزانمەتوان قەترێ باران ببارێنن. لەبەرەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ، ئەبێ وریابین، ئەبێ بگەڕێینەوە بۆ لای خوا. خوا فەرمێ من بە ناڕەحەتی، بە بەئسا، بە ضەڕا، بە زەرەر و زیان، بە حاڵەتی برسێتی و تینوێتی ئیمتیحانی ئێوەکەم. بۆچی؟ بۆ ئەوەی لەعەلەهم یەتەضەڕەعون، بەڵکو ملکەج بن، بەڵکو مل بدەن، بەڵکو سەرداخەن، بەڵکو تەریق بنەوە، بەڵکو بگرین، بەڵکو بە کوڵ لە خوا بپاڕێنەوە بڵێن خوایە نەدیرەکانمان، نەتەنکەرەکان، نەپارەکان، نە هیچ شتێک فرای ئێمە ناکەوێ. ئەوە گەرمیان، گەنم و دەغڵودانیان، مەڕ و ماڵاتیان، ئەوە دەشتی هەولێر و شوێنەکانی تر، ئەوە لای خۆشمانەی بینن. ئەو ساڵە ساڵێکی زۆر زەحمەت بوو. خوایە داوات لێ یەکەین بە ئیسمی عەظەمت، یا حەی و یا قەیوم برحمتك نستغيث، يا حي يا قيوم برحمتك نستغيث، يا حي يا قيوم برحمتك نستغيث. أغثنا يا الله، أغثنا يا الله، أغثنا يا الله. بەڕێزان تۆبە کردن، گەڕانەوە بۆ لای خوا، پەشیمان بوونەوە، ئیعتیرافکردن بە گوناح، لاڵانەوە لە خوا ئەسبابی ئەوەیە سۆز و میهرەبانی خوا بجوڵێ و ڕووی ڕەحمەتی خوامان بۆ بگەڕێتەوە وەکو جاری جاران. ئەمڕۆیش لە جومعەیە وتم هەرگیز ڕاڕایی ڕوو نەکاتە دڵتان. هەندێ نەفام و هەرزە گاڵتەیەکەن بە نوێژە بارانە، گاڵتەیەکەن بە دینی ئێمە، ئەڵێن باران عەلاقەی چییە بە نوێژ و بە دوعا و بەوەی خەڵکێ بڕوا لە دەشتێکە. کورە هەی ناحاڵی، هەی وەکو خۆت، ئەمە خوا فێری کردوین. خوا لە قورئان ئافەرمێ وئیذ استەسقا موسا لقەومیه، موسا پێغەمبەر نوێژە بارانەی کردو بۆ گەلەکەی، سولەیمان پێغەمبەر نوێژە بارانەی کردو بۆ قەومەکەی، محەممەدی ڕەسوول الله نوێژە بارانەی کردووە. هەموو پێغەمبەران کردویانە، هەموویان. لە زمانی حەزرەتی سولەیمانە چووە نوێژە بارانە، زۆر ناڕەحەت بوون، گوێی لێبوو مێرولەیە گوتی خوایە گیان بە گوناهی ئامانە لەگەڵ ئێمە نەکەی، خوایە گیان داوات لێ یەکەم ڕەحمان پێ بکە. حەزرەتی سولەیمان فەرمی با بگەڕێنەوە، خوا دوعای ئەوی گیرا کرد تا گەینە ماڵەوە باران تێی کرد و باران باری. ئەلحەمدولله ئێمە ئەمە عەقیدەمانە، ئەمە دینمانە، باوەڕمان پێ هەیە. وەکو نوێژی مزگەوت نوێژە بارانەیش بەشێکە لە دینمان، لە عەقیدەمان جێبەجێ ئەەکەین. جا دوایی خەڵکی ناگاتان لێرە دێ باران باری ئەلحەمدولله، ئەگەر نەباری ئینا لیلله و ئینا ئیلەیهی ڕاجعون، بە شەرتی چەخۆن نەمان کردووە.
ئێمە وەزیفە جێبەجێەکەین. پێغەمبەری خوا فەرموویەتی باران نەباری نوێژە بارانە بکەن، ئەوان نوێژە بارانەمان کرد. ئەگەر باری هەزار جار الحەمدولله، ئەگەر نەباری هەزار جار الحەمدولله. ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون. ئەبێ بڕۆینەوە بە خۆمانە، ئەبێ بچینەوە تا ماوەیەکی تر، تۆبەکانمان تۆکمەتر بکەین، خێر و سەدەقەکانمان زیاتر بکەین، گەردن ئازایی و ئاشتبوونەوەکانمان زیاتر بکەین، اینجا بێنەوە نوێژە بارانەیەکی تر بکەین. هەر یەک جار نییە، لەوانەیە پێویست کات 10 جار نوێژە بارانە بکەین هەتا بارانە بارێ و تا مەوسیمی بارانە بارێ. مسلمانان تۆبە بکەن و بگەڕێنەوە بەلای خوا، داوای لێ خۆشبوون لە خوا بکەن، هەوڵ بن حەقی خەڵکان بەسەرەوە نەمێنێ. ئەسڵ وایە گەورەی وڵات ئەمر بکا بە میلەتەکەی بڵێ خەڵکینە 3 ڕۆژ بە ڕۆژوو بن، هەر کەس حەقی خەڵکی بەلا بیگەڕێتەوە، ئاشت ببنەوە لەگەڵ یەکتری، دوایی لە ڕۆژی سێما بە زمانی بە ڕۆژوەوە پێشی خەڵکەکەی بکەیە و نوێژیان بۆ بکە و دوعایان بۆ بکە. ئەوە ئوسوڵی ئەسڵی باران دوعای بارانە. بەڵام بەداخەوە ئێمە ئەوەی کەوا تۆزێ قولی بەرز بوو ئیتر فڕی بە مزگەوت و نوێژ و خەڵکەکەوە نامێنێ، ڕووی لە مۆسکۆ و لە واشنتۆنە، لە فەرەنسا و لە تەل ئەبیبە خوای گەورەش وعدیاوە کە ئەوانە هەرگیز خێریان بەناوچاوە نییە، نەهامەتی و نەکبەتیان توێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. ادعوا الله واستغفروه. دعوا كان الأخوة أخوان رحمتان تبكى وفارنا. آمين. الحمد لله حمدا يوافي نعمه ويكافئ مزيده، والصلاة والسلام على من لا نبي بعده، حبيبنا وشفيعنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله بتقوى الله وطاعته، فاتقوا الله، ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب. وصلوا وسلموا على من ختمت به النبوات والمعجزات، كما قال رب الأرض والسماوات إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. وارض اللهم عن الصحابة أجمعين وعن التابعين وتابعيهم بإحسان إلى يوم الدين رضوان الله تعالى عليهم أجمعين. مسلمانان هەمیسان دووبارەی ئەەکەمەوە تەوبەکردن، سەدەقە و ماڵبەخشین، دەرکردنی زەکات، ڕازیکردنی دڵی دایک و باوک، ئاشکردنەوەی تۆراوەکان، گەیاندنی سیلەی ڕەحم ئەسبابن بۆ ئەوەی خوای ئەرحەم الراحمین ڕەحمان تێ بکا و بەزەیتیامانە بێتەوە و ڕووی ڕەحمەتمان تێ بکا. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. اللهم أغثنا، اللهم أغثنا، اللهم أغثنا. بەڕێزان یەکێ لە سونەتەکانی نوێژەباران ئەوەیە ئەهلی ئەو نوێژەبارانە بۆ نواندنی زەلیلی و بێدەسەڵاتی خۆیان بەرگەکانیان هەڵگێڕنەوە، لای ڕاستکەنە لای چەپ و چەپکەنە لای ڕاست، بەڵکو خوای گەورە زیاتر ڕەحمان پێ بکا و بەرەکاتی برژێنێ بەسەرمانە. ئەوەش یەکێکی ترە لە ئادابی نوێژەبارانە. منم دعانايا كم يوجد لقل منا بكل آمين كان مسلمانان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. اللهم اسقنا غيثا مغيثا مريئا نافعا غير ضار عاجلا غير آجل. اللهم اسق عبادك وبهائمك وانشر رحمتك وأحيي بلدك الميت. اللهم أغثنا، اللهم أغثنا، اللهم أغثنا. اللهم اسقنا غيثا مغيثا مريعا غدقا مجللا عاما طبقا صحا دائما. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. اللهم اغفر لنا إنك كنت غفارا فأرسل السماء علينا مدرارا فاجعل لنا جنات واجعل لنا أنهارا. اللهم إن بالعباد والبلاد والبهائم والخلق من اللأواء والجهد والضنك ما لا نشكوه إلا إليك. اللهم أنبت لنا الزرع وأدر لنا الضرع وأسقنا من بركات السماء
وأنبت لنا من بركات الأرض. اللهم ارفع عنا الجهد والجوع والعري، واكشف عنا من البلاء ما لا يكشفه غيرك. اللهم إنا نستغفرك إنك كنت غفارا فأرسل السماء علينا مدرارا. اللهم اسقنا غيثا، اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. يا مغيث أغثنا، يا مغيث أغثنا، يا مغيث أغثنا، يا مغيث أغثنا. يا الله، يا رحمن، يا رحيم، يا ملك، يا قدوس، يا سلام، يا مؤمن، يا مهيمن، يا عزيز، يا جبار، يا متكبر، يا غفار، يا قهار، يا وهاب، يا رزاق، يا فتاح، يا عليم، يا قابض، يا باسط، يا رافع، يا خافض، يا معز، يا مذل، يا كبير، يا مقيت، يا حسيب، يا جليل، يا كريم، يا رقيب. يا الله، يا الله، بحق أسمائك الحسنى وصفاتك العلى وبحق اسمك الأعظم، خوايا بناوي في روزة كانت داود ليكم يا رب العالمين. بناوي أنبر يزانا وكحضوري أنا هي لم ساحيا لم دشتدا لسر سنتي تغمركت. خوايا داود ليكم باراني الرحمة من بسرا بارينا، خوايا باراني الرحمة من بو بارينا، خوايا بركاتي أسمان من بو برباروا. خوايا محتاج هجب دين ونامردك من نكي، خوايا محتاج من نكي، خوايا أو من لي نقريتو يا ربي. خوايا لولاتك أجين باريتي أنما، خوايا نكاريتي أنما، خوايا خريكة هيش تغناميني، خوايا قرتوش أو من لي بقريتو الرولك يبكين يا رب العالمين. بناوي في روزة خوايا بقوري وميرباني خود خوايا محتاجي دا صلاة داران ما نكي، محتاجي شرق وغربان نكي، محتاجي هجب دينك ما نكي. خوايا هي درقاو قاتيك اي خود نبي، خوايا بري اسمان من بو بربرة وبركت بالرحمة يا رب العالمين. بزايد بيتو بو بيزمانانا بو دغلو دانا بو ولاتا بو جنو بياو مناڵانەی پشتیان چەمیوەتۆ بۆ تۆ بەو دەستانەی بە پاکی ڕیان کردووەتە تۆ بۆ خاتری عەزەمەت و جەلالی خۆت. خوایە بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی، خوایە بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی، خوایە بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی. خوایە ناومێدمان نەکەی، خوایە ناومێدمان نەکەی، خوایە دڵمان نەشکێنی یا ڕەب العالەمین. خوایە حەزمان لێتی دڵمان خۆشکەی، خوایە بە کوێری چاوی نەحەزانی دینەکەت دژمنانی دینەکەت خوای وڵاتەکەمان ناوەدان کەیتەوە، بەرەکاتی ئاسمان و زەویمان بۆ بەربەیتەوە یا ڕەب العالەمین. خوایە لێمان خۆش بی، خوایە ڕەحمان پێ بکەی، خوایە دەری خێرمان لێ بکەیتەوە. ئامین یا ڕەب العالەمین. ماسە میهرەبان ئەگەر تەشریف بێنێ ئەویش بەعزێ دوعا بکە. ماسە میهرەبان فەرموو.